پاش کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم و دابەشکردنی میراتی جەنگی دەوڵەتی عوسمانی بەسەر براوەکانی جەنگدا بە پێی ڕێکەوتنامەی سایکس بیکۆ ئەم بەشەی دەوڵەتی عوسمانی ناوی خاکی عراقی لێنراوە. لەژێر چاودێری بەریتانیادا ئینتیداب دەسەڵاتێکی شانشینی بۆ عێراق دانرا و مەلیک فەیسەڵ کرا بە یەکەم مەلیکی عێراق. پاش ڕازیبوونی وەزیر مستعمەراتی بەریتانی وینستن چەرچڵ بڕیاردرا کە حکوومەتێکی کاتی بۆ عێراق دابمەزرێ بە سەرۆکایەتی عەبدوڕەحمان نەقیب و جەعفەر عەسکەری بە یەکەم وەزیری بەرگری عێراق دانرا. پاشان بەهۆی زۆری کێشەکانی ناوە و دەرەوەی عێراق و کێشەکانی بەریتانیا لەگەڵ مستعمەراتەکانیدا و ئەو زیانە زۆرانی کە لێیان کەوتبوو بڕیاریدا پەیماننامەی قاهیرە ببەسترێ کە بە ئامادەبوونی نێردراوی سیاسی و سەربازی بەریتانیا لە تێکڕای ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوانەش برسی کۆکس ماندووبی سامی بەریتانی و جەنەرال هۆڵدن فەرماندەی هێزەکانی بەریتانیا لە عێراق. وەفدی عێراقیش پێکات لە وەزیری بەرگری جەعفەر عەسکەری و وەزیری دارایی سۆسەن حەسقیل با مەبەستی تونند و تۆڵکردنەوەی پەیوەندی و زیاتر یارمەتیدانی دامەزراندنی سوپای عێراق لەو ڕێکەوتنامەیەدا بڕیاردرا بەریتانیا ئەو هێزە ناوچەیانی کە پێی دەوترا هێزی لیفی ئەو هێزەی کە پێشەوی هێزە بەریتانیەکانی دەکرد دژ بە هەر جوڵانەوەیەک کە لە خواستیاندا نەبوایە لە ناوچەکەدا بخرێتە سەر سوپای عێراقی کە لە 15,000 چەکدار پێک هاتبوون. لە سەدا 15 بودجەیە گشتی عێراقیشیان بۆ خەرج دەکرا زیاد بکرێت بۆ لە سەدا 25. حکوومەتی بەریتانیا خەرجی ئەم بەشە زیادەیە بدات. هەروەک بڕیاردرا ئەم هێزەش پشتیوانی بکرێت بە 6 پۆل فڕۆکەی بەریتانی کە لە ناوچە استراتیژیەکان جێگیر بکرێن و پاشان هەنگاو بە هەنگاو بەریتانیا هێزەکانی خۆی بکشێنێتەوە بۆ دەرەوەی عێراق بەهۆی زۆری ئەو زەرر و زیانیانەی کە لە شۆڕشەیەک لە دوای یەکەکانەوە لە کوردستان و ناوەڕاست و باشووری عێراق پێی گەیشت بوو. سوپای عێراق ساڵی 1920 لە 6 کانونە دامەزرا وەکو پێناسەیەکی نیشتیمانی لەلایەن بەریتانیەوە بەخشرا بە عێراق. دوای حربی عالەمی یەک کە 14 بۆ 18 و هەروەها ڕزگاربوونی عێراق لە جەبەروتی دەوڵەتی عوسمانی و هەروەها دەستپێکردنی شۆڕشی عەرەبی گەورە بە لایەن شەریف حسێن بن عەلی لە حیجازەوە هات. زۆربەی ئەو ئەفسەرانە کە لە سوپای عێراقی عوسمانیا بوون لەوانە پێش هەمویان جەعفەر عەسکەری بەکەر سدقی و دەیان سەر ئەفسەریکە کە لە مەدارسی ئەستەنبوڵ و تورکی و هەروەها بەریتانی تەخەڕوجیان کردبوو دەرچوو بوون بە توانایەکی زۆر بەرزەوە بە نیشتیمان پەروەریەوە هاتن بەشداریان کرد لە دامەزراننی سوپای عێراق. دوای ئەوە بە ڕاوێژکاری جێشی بەریتانی مێجەر ئایدی و هەروەها چەند ئەفسەرێک 12 بۆ 15 دوایی عەدەدەکەیان گەیشتە 590 ئەفسەر توانیان سوپای عێراق لە ماڵێکا کە پیانەوت ماڵی عەبدوڵڵا خزەیری لە بەغا لەوێ دائیرە یەکەمیان بوو دەستکرا بە دامەزراندنی سوپای عێراق و 4 دائیرە لەوێ تشکیل کرا. سوپای عێراقیان دامەزران لە 1920 لە 6 مانگی 1920 6 کانون سوپای عێراق دامەزرا. یەکەم کەس کە بووە ڕئیسی ئەرکان بووە هێن بۆ وەزیری بەرگری دامەزرێنەری ئەو سوپایە بوو کورد بوو جەعفەر عەسکەری بوو جەعفەر مستەفا عەسکەری. جەعفەر مستەفا عەسکەری ڕئیس هێن بوو وەزیری بەرگری بوو هەیئەی ئەرکانیش سوپا سالار ڕئیس ئەرکان جێش نوری سەعید ئەویش هەر کورد بوو. جەعفەر عەسکەری خەڵقی عەسکەری منطقەی قەڵاسیەوکە کە پێ بە ئاغجەلەر ناو ئەبرێت و سەر بە ناحیەکەیە جەعفەر عەسکەری خەڵقی عەسکەر بوو. نوری سەعید خەڵقی زەردکی منطقەی ساڵی بیبانی کەرکووکە و هەردووکشیان مەسەلەن خێزانەکانان خوشکی یەکتریە ئەین وەکو ژن بەژن دامەزراننی ئەوەڵ مەسەلەن حکوومەتی کاتی بوو ئیتر بە دوایە هات هەیەیەکیان دامەزران ئەو هەیئەتە زۆربەی زوباتەکانی کورد بوون
لە جعفر عسكري، نوری سعید، بەکر سدقی عسكري، تحسین عسكري، بەکر سدقی، تۆفیق وهبی کە یەکەمین کەس کە بووە بەڕێوەبەری کۆلێژی عسكري لە عێراقا تۆفیق وهبی بەک بووە. تۆفیق وهبی معروف کە ناسراو بووە. دواتر تحسين عسكري، عبد الحميد أحمد، عبد الرزاق ياسين، خواجة شاكر، عبد الوهاب شيخلي، سعيد حقي، أمانة هي أي أو جيشبون، يوسف باتشي، محمد علوج، يوسف حنظل، محمد أمين زكي، صالح زكي، حسين فوزي، مهدي حسين فوزي، أمانة همو لو پێکاتەیە ئەو هێزە بوون کەوا یەکەمین فەوجیان دانا، فەوجی بە ناوی فەوجی ئیمام موسای کازم. کاتێک کە باس لە جەنگ و سەربازی وەک یەکێک لە سەرەکیترین و کارەترین دامەزراوەکانی دەوڵەت دەکەین کە ئەویش دامەزراوی سەربازیە، ناکرێ مێژووی سەربازی و ڕۆڵی ئەو ئەفسەرە کوردانە لە یاد بکەین کەوا بەردی بناغی ئەم سوپایەیان داناوە. هەرچەند دامەزراوی سەربازی یەکێکە لەو دامەزراوانەی کە گەشە دەکا لەگەڵ گەشەی حکوومەتدا، بەڵام لەبەرەوەی کورد دەوڵەتی سربەخۆی خۆی نەبووە تا ڕۆژێکی سربەخۆ بۆ سوپای خۆی دابنێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا گەلی کورد دەستەوەستان نەبووە، چونکە 9 ئەفسەری پلەباڵا لەو 14 ئەفسەرە کە ڕۆژی 6 کانونی دووەمی 1921یان دیاری کرد وەک ڕۆژی سوپا کورد بوون. لە مانگی مایسی ساڵی 1924 قوتابخانەی جەنگی لە عێراق دامەزرا و خرایە پاڵ خانەی مەشقکردن کە پێش ئەو مێژووە بۆ ڕایەنانی ئەفسەرەکان دامەزرا بوو، مەبەست لە دامەزراندنیشی دەرچواندنی ئەفسەری ڕاهێنرا بوو لەسەر نوێترین شێوازی سوپاکانی جیهان. لە ساتەبەراییەکانی سەرلەبەیانی ڕۆژی 12 مایسی 1924 بە چاودێری مەلیک فەیسەڵ یەکەم خولی یەکەم کرایەوە و وەزیرەکان و پیاماقوڵان و پیاوانی دەوڵەت و گەورە ئەفسەرانی سوپا و نوێنەری باڵای بەریتانیا، سێر پرسی کۆکس و سەرکردەی گشتی بەریتانی فەرێقی یەکەم هۆڵدن ئامادەی بوون ژمارەی ئەو قوتابیانەی کە چوونە ڕیزی قوتابخانەکەوە گەیشتە 68 قوتابی و بە بەرگی مەدەنی خۆیان ئامادە بوون و فەرماندە و بەڕێوەبەری قوتابخانەکەش لە پێشەوەیان بوو لەگەڵ فەرماندەی سریەکان و فەسیلەکان لەگەڵ سەربازەکانی خانەی مەشقکردندا. و دوایی چەند فەوجێ لەوانە فەوجی ئیمام موسای کازم و هەروەها خەیالا کەتیبەی خەیالا و چەند مەراکزێکی تەدریب لە بەغا، لە حەلا، لە شوێنی کە لە شارەکانی عێراقدا مەزرا. ئەمە کاکڵەی دروستبوونی سوپای عێراق بوو. ژمارەی ئەفسەران زیادی کرد و جێ ئاماژەیە کە بڵێم لەم ژمارە ئەفسەرانە ژمارەیەکی باش لە ئەفسەرە کوردەکانی ئەوسای عێراق بەشداریان کرد لە دامەزرانینی عێراق، لەوانە ئەدیبی ڕەوشەنبیر، خوالێخۆش و محەممەد ئەمین زەکی، تۆفیق وهبی، حەسەن تەحسین عسکەری، جەمال بابان، جەلال بابان و دەیان ئەفسەری تر. ئەمانە بەژاریەکی باشیان کرد لە دامەزراندنی ئەم سوپایەیە. سوپا گەیشتە ئاستێک کەوا وردە وردە خۆی گرت. ئەمجا بیرکرایەوە لە موسەساتی تەدریبی سوپای عێراق بۆ دامەزراندن لەوانە کولەی عسکەری. طبیعی ئێمە زانین پێناسەی هەموو سوپایەک کەوا زانستێکی وەرگیرا و مکتەسەب بێن لەگەڵ زانستی طبیعیەکە کە لە نەفسی ئینسانە هەیە بە شێوازێکی سروشتی بریتیە لە زانستی وەرگیرا و بەهۆی مەشق و بەهۆی خوێندن و بەهۆی هەموو دروستێک و وانەیەکی سەربازی و استراتیجی تاریخی و ئیجتیماعی دێتە کایەوە. بۆیە بیرکرایەوە لە دامەزراندنی کۆڵێجی سەربازی مەلەکی لە 12 مایسی 1924 لە شوێنێک کە پێڵێن سەکەنەی شیمالی لە بەغدا 1926 گوێزرایەوە بۆ کەڕادە شەرقی و دوای ئەوە کە ئەو کولیە لەوێ غەرق بوو شوێنی کەیان بۆ دۆزیەوە و لە ساڵی 1947 کۆڵێجی سەربازی برایە ڕۆستەمیەکەوە دەیەکە هەموو ئەفسەرانی عێراق و زۆربیان لەوێ کە ئێمە ژێکێکی لەوانە بە شانازیەوە ئیڵێم لەو کۆڵێجە تەخەڕوجمان کردووە
لە منطقەی ڕۆستەمیە و هەتا ئێستا ئەم کۆڵێجە هەیە. ئەکادیمیی سەربازی وتمان بەڕێوەبەری یەکەم تۆفیق وهبی بەک بووە، تۆفیق وهبی معروف ناسراو بە تۆفیق وهبی بەک کە کوردە. دووهەم کۆلێجی ئەرکان کە دامەزرا ئەویش زەعیم بەهائەدی نووریە. بەهائەدی نووری ئەو پیاوە بوو کەوا بۆ بەڕێوەبەری کۆلێجی ئەرکان لە سیەکانە. طبعا ئەمە دوا بە دوای جێژی عێراقی دامەزرا و ئیتنین کرا. ئەم پێکاتە ئەم کۆمەڵ زوباتە کە لە جێشی عوسمانیە مانەوە خەڵکی ئەم وڵاتە بوون گەڕانەوە بۆ ئەم وڵاتە کە ناوی عێراقیان لێنا کە پێشتر وتمان ناوی عێراق نەبووە. ئەمانە بوونە ئەو هەیئەتە هەیئەی دامەزرێنەری جێشی عێراقی. ئەم جێشەی تر قۆناغ بە قۆناغ چووە پێشەوە. وتمان فەوجی مامۆسای کازم یەکەمین فەوجەکە دامەزرا. دووهەم ئەم جارە ناوێننا فێرقەیان دانا کەرتیان دانا. ئەم فێرقانە منطقەی کوردستان فێرقەیەکی هەبوو، منطقەی بەغا فێرقەیەکی هەبوو، 5 فێرقەی هەبوو لە هەموو ئەم وڵاتە کە ناوێنە عێراق 5 فێرقەی تیا بووە. ئیتر لە دوایە مەسەڵەن یەکێ لەو پیاوە هەڵکەوتوانەیە کە هەبوو لە جێشی عێراقیە بەکر سدقی بوو. بەکر سدقی هەر لەو هەیئەتە بووە. ئەو وەختە وەکیلی قائید بووە بە ناوی وەکیل قائید. نوری سەعید کە لە جێشی تورکیا ئامیر لیوا بووە. بەکر سدقی وەکیل قائید بووە. بەڵام فەریق جعفەر عەسکەری هەر ڕوتبەی هینەکانە لە بەڵگە تاریخیەکانە بە تایبەتی تاریخ قوات مسلحە العێراقیە کتێبێکەیە 3 بەرگە. لەو کاتەشدا بڕیاردرا ماوەی خولەکە 3 ساڵ بێت. بەمەرجێک لە سەرەتایی هەر ساڵێک خولێکی تر بێتە قوتابخانەکە تاوەکو ببێتە 3 پۆل بە ناوی تازە و نوێکار و ناوەنجی و پێشکەوتوو. بەم شێوەیەش قوتابی وەربگیرێن و دەربچن تاکو پێویستی سوپا لە ئەفسەرەکان پڕ ببێتەوە و ساڵانە ئەفسەری نوێ دەربچن. قوتابخانەی جەنگی ناونرا قوتابخانەی سەربازی واتە ئەلمەدرەسە العەسکەریە. ئەماش دوای دەرچوونی فەرمانی شاهانە بە پێدانی دەرچوونەکانی خولی یەکەم کە لە ساڵی 1927دا دەرچوون پلەی ملازمی دوو لە سوپادا و بەم جۆرە ئەم ناوە ناوی پێشووی قوتابخانەی جەنگی کوژاندەوە کە ئەو ناوە لە نامەکانی وەزارەتی بەرگری و ڕێکلامەکانی باو بوو تاکو کۆتایی ساڵی 1924. لە تەموزی 1927 قوتابخانەی سەربازی گوێزرایەوە بۆ کەڕادەی ڕۆژەڵات. لە تەنیشت شوێنی پردی هەڵواسراوی ئێستا دوایەوەی کە خولی یەکەمی دەرچوو واتە دوای 3 ساڵ بەسەر ڕەتبوونی حەوانەوەی لە سەربازگەی باکوور 50 ئەفسەر بەجارێک درانە پاڵ سوپا. کە قوتابخانەی سەربازی لە کەڕادەی ڕۆژەڵات جێگیر بوو خولی چوارەمی وەرگرت. لە مانگی ئەیلولی 1927 و لە ئەیلولی 1930دا دەرچوون و ژمارەی سەرکەوتووان 37 ئەفسەر بوو پلەی ملازمی دویان پێدرا. ئەم دەوراتانە لە دەورەی یەکەوە دەستی پێکرد هەتاکو دەورەی ئیساکەوە دەورەی سەودەیە ئەوەی کە بزانم بە گۆڕینی هەموو ڕژێمەکانی عێراق کۆڵێژ وەکو خۆی مایەوە لەسەر ڕێبازێکی میهەنی ڕێبازێکی سەربازی زانستی واجێ ئاماژە شەجاری کە بڵێم کۆڵێجی سەربازی عێراق لانەی زۆربەی ئەو ئەفسەرە سیاسیان نەبوون کە بوون بە سەرۆکی وڵاتانی دراوسێ لە وڵاتە عەرەبیەکانە. یەکێ لەوانە خوا لێ خۆش بوو معەمەر خەزافی و هەروەها حوسنی موبارەک لەوێ تەدریبی کردووە و هەروەها مەلیکی یەمەنی ئیستا خرێجی کولێ عەسکەری عێراقیە لە بەغا و هەروەها ئەوانەی کە لە عێراقا بەهۆی ئەنقیلاباتی عەسکەریەوە چونکە ئێمە عێراق ئەوە حەقیقەتێکە بێ بوترێ وەکو دەوڵەتێکی شەرقل ئەوسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوانەیە کەوا نیزامەکەیان پێڵن نظامی سەوری دیکتاتۆری
وەکو جەزائیر، وەکو لیبیا، وەکو سووریا، وەکو یەمەن، ئەمانە دائیمەن بە ئینقیلاباتی عسکەریەوە گۆڕانکاری دەسەڵات کراوە، تەداولی نەبووە بە شێوازی انتخاباتی حڕ نەبوو و دیموکراتی نەبووە، بەڵکو بەهۆی کودەتای سەربازیەوە بووە. لەبەر ئەمە ئەوانەی کە هاتن لە عێراقا هەر دوای ڕوخانی ئەو کەسەی کە پیانە و مەلیک و کولێ عسکەری مەلەکی بە ناوی ئەوە بوو، شعاری مەلیک لەگەڵ ئەڵڵا ئەلوەتەنا بوو، گۆڕا بۆ شعارێکی جمهوری کەوا لەلایەن عەبدولکەریم قاسم ساڵی 1958 و سەدیقی لەدوودی کە ئەوە ئەتوانم وا بڵێم عەبدولسەلام عارف، ئەم ئامرلیوای 19 عەبدولسەلام ئامرلیوای 20 توانیان کودەتای سەربازی بەسەر مەلیکا بکەن و ئەو زۆڵمەش کرا لەسەر عائیلەی مالیکە لە قەسر ڕیحاب و کوشتنی هەموو عائیلەکانیان لەلایەن ئەمانەوە، و ئەو بوو بەیان یەکەم لەلایەن عەبدولسەلام عارفەوە خوێنرایەوە کە ئەم عەبدولکەریم زۆر واجباتی پێسپێرا لەوانە سەیتەرەکردن لەسەر مەقەڕی جەیش، سەر ئیزاعە و تەلەڤیزیۆن، سەر شوێنە گرنگەکان توانی ئەمە بکات و لە ساڵی 1940 تەموزی 1958 کودەتای یەکەم دەستی پێکرد. هەر بۆ باسمان لە کودەتای سەرباسی و یەکێ لەوانە عەبدولکەریم قاسم بوو کەوە لە دەوراتی کولێ عەسکەری تەخەڕوجی کرد و هەروەها عەبدولسەلام عارف بوو، هەروەها تاهر یحیا بوو، هەروەها ڕئیسەکانی دوایەوە عەبدولڕەحمان عارف بوو و هەروەها ئەحمەد حەسەن بەکر بوو، نائیبی ڕئیسی جمهوریە حەردان تکریتی ساڵح مەهدی عەماش و ڕئیس وزەراکان ناجی طالب، ئەوانیکە گەورە ئەفسەرانی عێراق و گەورە سیاسەتمەدەرانی عێراقەوە جڵەوی سیاسیان گردە دەست، هەر هەمویان دەرچووی کولی عسکەری عێراقین لە ڕۆسەمیە کە کورد دەوری بینی لە دواییە کورد بەرە کوردیان نەیانویست کورد دوورخەنەوە. یەکێ لەو زاڵبتانەی کە مەترسیان لێ هەبوو بەکر سدقی بوو، ڕێ چەند جار زاڵبتی استیخباراتی عسکەری بە هینەڵێ بە ڕئیسی ئەرکان و هینەڵێ بەکر سدقی دوور کرێتەوە. بەکر سدقی غایی تایبەتی هەیە و یعنی هەستەکەین جموجوورێکی گومان لێکراوی هەیە. ئەمانە هەموو هینی مدیری عملیاتی عسکەری بووە بەکر سدقی، زابط ڕوکن بووە، ئەمانە هەموو هیئەتی هین بوونە. جا لە ساڵی 1936 ئەوە بوو بەکر سدقی عەرەبەکان پێڵێن ئینقیلاب، بەڵام هەر عەرەبێکیش مەسەلەن بە تایبەتیەوەی مێژونووس عەبدوڕەزاق حەسەنی لە کتێبەکەی لە بەرگیسیە و چوارێ ئەڵێ سەورت بەکر سدقی، شۆڕشەکەی بەکر سدقی زۆر بە حورمەتەوە باسیەکە کە هاتە سەر ئەوە. ئەمانە زۆربەی زوباتە کوردەکان پەیوەندیان بە بەکر سدقیەوە بوو، بەشێکیش بە نووری سەعید و جەعفەر عەسکەریەوە و خۆیسم محەممەد منزەکیش هەر یەکێ لەو زوباتانە بووە، بەڵام کەوتونەتە دوو هینەوە سەنگەرەوە. سەنگەرێک سەر بە ئینگلیز بووە، ئەو وەختە سەنگەرێک سەر بە بەکر سدقی و زوباتە کوردەکان قەومی بوونە. عەرەبەکانیش بە زۆری هەبوونە، بەشێکیان سەر بە ئینگلیز بوونە، بەشێکیشیان حرەکەیەکی ڕەکسپەرستانەی عەرەبیان دروست کرد بە ناوی نجوم الناریە، منەظەمە نجوم الناریە، لەگەڵ ئەو منەظەمەی نجوم الناریە بوو کە بەکر سدقیش شۆڕشەکەی کرد. جەعفەر عەسکەری یەکێ لەوانە بوو دژایەتی ئەکرد کە خەڵقی یەک دێشن، دژایەتی ئەکرد، هەستا لەم لاشەوە بەرقەی کرد بۆ هەموو وەحداتی عەسکەری بە حکمەوەی کە وەزیری دیفاعە، بۆی کە کەس پشتگیری لە بەکر سدقی نەکا، ئەمان حرەکەیەکی خراپەکەن و دژی مەساڵحی دەوڵەتی عێراقا. هەموو بەرقیەکان گەیشتۆ لای بەکر سدقی کە گەیشتە مەسەلەن ئەهات لە قەرەغان و جەلەولا بوون. جەعفەر عەسکەری چوو پێشیان لێ بگرێ بە حکمەوەی کە وەزیری بەرگریە مەلیک فەیس غازیش ئەو سەردەمە پێی وتووە مەچۆ، لەبەرەوەی ئیسە جێش لە کاتی تووڕەییایە نەچی باشترە. جەعفەر عەسکەری ئەڵێ قابیلە من خۆم هەموو وەکو منداڵی خۆم، من یەکەمی دامەزرێ نەرم، خۆ چووە ئیتر بەکر سدقی وتی مێهڵم بێت بۆ لای من بیکوژن، لەبەر ئەوەی بمێنێتەوە ناهێڵێ ئێمە سەرکەوتوو بین.
خولی تایبەتی لە 1 ئەیلولی 1928 دەست بەکار بوون و لەگەڵ قوتابیەکانی ئەمیر غازی کوڕی مەلیک فەیسەڵ یەکەم چووە ئەو قوتابخانەیە. بەشداربوانی خولەکە لە مانگی ئابی 1931دا دەرچوون. ژمارەی قوتابیەکانیشی 30 قوتابی بوو، لەوانەش 22 ئەفسەریان لێ دەرچوو. بەڵام ئەمیر غازی بەردەوام بوو لە خوێندن لەگەڵ قوتابیانی خولی شەشەم و لەگەڵیاندا دەرچوو. خولی شەشەم لە ئەیلولی 1929 دەستی پێکرد. لە 23 ئابی 1932 دەرچوو. ژمارەی قوتابیانی 25 قوتابی بوو، هەمویان دەرچوون. لە ئاوینی 1938دا ئامادەیی سەربازی کرایەوە و یەکەمین خولی لە دەرچوانی ناوەندی وەرگیران و سەرکەوتوەکان لە ئاوینی 1940دا دەرچوون. لە ساڵی 1939دا پەیڕەوێکی نوێ دانرا و ناوی قوتابخانەی سەربازی مەلەکی کرا بە کۆلێژی سەربازی مەلەکی و لە 16 ئەیلولی 1940 یەکەمین خولی لە دەرچوانی ئامادەیی سەربازی وەرگرت. مەبەستیش لە دامەزراندنی ئامادەیی سەربازی ئامادەکردنی قوتابی خوێندنی ناوەندی بوو تاوەکو خوێندنی ئامادەیی بە 2 ساڵ تەواو بکەن و وانەی عەسکەری بخوێنن لە پاڵ بەرنامەی بڕیار لە سەردراو لەلایەن وەزارەتی پەروەردەوە تاوەکو شیاو بوون بۆ وەرگرتنیان لە کۆلێژی سەربازی. ئەمەش دوای دەرچوونیان لە ئەزموونی وەزارەت دەبوو. قوتابیان بەم شێوەیە وەردەگیران تاوەکو ئامادەیی سەربازی لە ساڵی 1944دا هەڵوەشایەوە. لەو ساڵەدا یەکەمین خول لە دەرچوان خوێندنی ئامادەیی ڕاستەوخۆ لە کۆلێژی سەربازی وەرگیران کە ئەمەش پاش دەرچوونی پێڕەوی ژمارە 34 ساڵی 1945 کۆلێژەکە بوو کە لەسەر خولی 23 پیادەکرا. ئەم پێڕەوە کۆلێژی سەربازی کردە کۆلێژێکی باڵا و ماوەی خوێندنی 3 ساڵ بوو. دوای ئامادەیی بە مەرجێک خوێندنی 2 ساڵی خوێندنێکی پسپۆڕی بێ و دوای تاواوکردنی ساڵی سێیەم پلەی ملازمی دویان پێدەدان. ئەم سوپایە چۆن پەرەی سند و چۆن بەقووەت بوو. ئەم سوپایە وەکو هەموو سوپاکانی عێراق عالەمە لە جیهاندا ئیسا کولیەی ویسبۆنتی کولیە عەسکەری ویسبێندی ئەمریکی ئەمە دیارە. کولیە عەسکەری هاند سانتێرسی بەریتانی دیارە. زۆرن ئەوانەی لە سانتێرسی بەریتانی لە زوبات هەتا جەیشی عێراقی هەتا ئیسا ئەیانێرن لەوێ بە عیلمێک و زانستێکی گەرەوە گەڕێنەوە بۆ سوپای عێراق. و هەروەها کولیە عەسکەری ئەکادمی عەسکەری ئەڵمانی لە بۆتزدام کە ئەوانەش دروستکردار و یەکێ لەوانە کلااوسیتز بوو. دوای ئەو چەند ئەفسەرێکی بەناو بانگی مفەکرینی عەسکەری ئەڵمانی قیادەی کولیان کرد. ئەمانە هەموو خاوەنی عقیدەن پێڵێن عقیدەی عەسکەری یان ئایدیۆلۆژیای سەربازی. بەبێ عقیدە جێژ نابرێ بەڕێوە. لە عێراقیشە ئێمە خاوەنی عقیدەیەکی عەسکەرین بۆ جێشی عێراق کە ئەمە پێویستە ئێستا بەداخەوە هەر ئەڵێ ئەبێ بڵێین ناتوانین بڵین جێشی کوردستان لەبەرەوە تا ئێستا تەشکیل نەبووە. ئەبێ بڵێن هێزەکانی 1970 کەمە بەداخەوە بۆ هەمووان کە تا ئێستا بەردەوامە و ئەمە بێ بگۆڕێ بە سوپایەکی نظامی ئەبێ خاوەنی ئەو عقیدە عقیدەکە هەمانە لەناو هێزی پێشمەرگایە و زیاتر ئێستا ئێمە وەرمانگرت با بێمەوە سەرباسی کوردستان پێشەوەی عێراق لە ئەو وڵاتانەی کەوا سەردانی لە نەوەویەکەوە تا ئێستا سەردانی هێزی پێشمەرگاکەن لە وەزارەتی پێشمەرگا لە وەحداتی تەدریبی لە ئەلویەکانە. ئەم عقیدەیە کە بریتیە لە سیاسەی دامەزراندنی سوپا و هەروەها سیاسەتی تەدریب سیاسەتی تەچیز فکر بۆ ئەم شتە ئەمانە هەمووی ئەمە هەڵقوڵاوی سەوقی عەسکەریە استراتیجی سەربازی. ئەم استراتیجی سەربازیە کە ئەبێ لە هەموو وڵاتێکە هەیە کە ئەمە فکر و ئیلهامە نەک مەسەلەیەک وەکو تەعبیە چالاکی مادی بۆ پێشخستنی ئەو جەیشە و تەکتیکێکەوە لە سیلاح و لە بەکارهێنانی ئەرز و لە تەشکیلی هێزەکانە بێ. ئەمە سیاسەتێکی ئیلهامیە بۆ بینای قواتی مسلحە. کەسانەی کە مەرجی کە دێن بۆ کۆلێجی عەسکەری مەرجی ئەوەیان تیابێ. من ئەمەم لە مینەبەک بیست جەلالی مینەبەک باسی ئەوەی کردوتی وتوێتی ئەبێ ئەوانەی کە دێن بۆ کولێ عەسکەری ڕوخساریان سپی بێ، قامەتیان ڕەشیق بێ، ئەسوور نەبن، بەرزاییان بڵندیان لە مەتر و حەفتا کەمتر نەبێ، مەفتوح حتا ینی سانتیمەتر لەوە یەنتر نەبن،
ئەو هینانە مەرجانە تەنها لە کووردا زیاتر هێنی کردووە لە 1975 لە سەردەمی بەکر سیدقی کە ڕئیس ئەرکانجێش بووە هەمووی هێنی هەیئەتی ئەو ئەرکانە ئەو خولانەی کولێجی عسکەریە لە 1975 کورد بوونە لەو سەردەما بەڵام ئیتکە بەکر سیدقی نەما ئەو هینە گۆڕا بەڵێ ئیسماعیل حەقییان هەڵبژار دوای ئەو دەورە ببینێ بەڵام نەیتوانی وەکو بەکر سیدقی بێ و دوای ئەوە ئینگلیز هین بوو. سەبارەت بە پەرەسەندنی کۆلێژی سەربازی شوێنەکەی لە کەڕادەی ڕۆژەڵات دەستی نەدەدا بۆیە وەزارەتی بەرگری بڕیاریدا بیگوازێتەوە بۆ ڕۆستەمیە و تەلارەکەی لە وەزارەتی پەروەردە وەربگرێ بە مڵک بیکڕێ و فراوانتری بکا و هۆڵی نوێی بۆ خوێندن تێدا دروست بکا و گۆڕەپانی تەواو بۆ مەشق و یاریەکانی ئامادە بکا و لەگەڵ هەموو پێداویستەکانی تر بۆ شوێنی حەسانەوە و بارەگای کۆلێژ و دەستەی وانەبێژ و قوتابیانیش. خولی 26م لە ڕۆستەمیە لە 16 ئەیلولی 1940دا وەرگیرا. هەروەها خولی 24میش لە 20 حوزەیرانی 1940دا ڕێوڕسمی دەرچوونیان بۆ کراو لەو مێژووەوە شوێنی کۆلێژی سەربازی جێگیر بوو تاوەکو ڕزگارکردنی عێراق لە چنگی حکمی بەعز لە 2003دا. کۆلێژەکە بە گەلێک قۆناغدا تێپەڕی و شێوەکانی پەرەی سند و لەسەر بنەمایەکی زانستی دامەزرا تاکو لەگەڵ پێشکەوتنی نوێی عەسکەری و زانستی بڕوا بەڕێوە. کۆلێژی سەربازی لە ساڵی 1954دا کەوتە بەر ئەو لافاوە گەورەیەی کە بەغدای گرتەوە و ئەمەش ناچاری کردن بیگوازنەوە بۆ ئۆردوگای وەشاش واتە شوێنی باخشەی زەورای ئێستا و تووشی گرفتی ناخۆش بوون. بەڵام هەرچۆنێک بوو چەند خولێکی یەک لە دواییەکی قوتابیانی جەنگی و کارگێڕیان لێ دەرچوو ژمارەی خولەکانی بەپێی پێویستی سوپا لە ئەفسەری نوێ دەگۆڕا لە پاڵەوەش هەندێک قوتابی لەسەر حسابی پۆلیس وەردەگیران. کۆلێژی سەربازی دەرگاشی کردەوە لە بەردەم قوتابیانی عەرەب لە دەوڵەتە عەرەبیەکان و هەندێک لە قوتابیانیشی نارد بۆ کۆلێژی ساندهەرست و ئەکادیمای سەربازی لە وۆڵچ لە ئینگلتەرا و ئەکادیمای عەسکەری لە وڵاتی پاکستان لەسەر کیسەی وەزارەتی بەرگری وەک پزیشک و ئەندازیار و ئازادچی واتە دەرمانساز کە سوپا پێویستی پێیان هەبوو دوای وەرگرتنی پسپۆڕیان. ماوەیەکی کەم پێچوو ئینقلابێکی کە کرایەوە لە ناوجێشە باسیەکانیان هێن کرد بەڕاستی بەلاوە خست چونکی نفوزیان کەمتر بوو لە ناو جێشەکە زیاتر ڕوانیانە عەبدسەلام عارف بەڵام عەبدسەلام عارف زۆر ڕەگەزپەرستتر بوو لە باسیەکان زۆر ڕەگەزپەرست بوو لە زەمان جێش ئیتر بە تەواوەتی تەسفەی جێشی عێراقی کرد لە هینی کورد لە کەسە کوردەکان زۆری هاتە دەرەوە زۆر لەو زوباتانە هاتنە ناو شۆڕشی کوردەوە و لە زمانی عەبدڕەحمان عارف پێچەوانی عەبدسەلام بوو تا ڕادەیەک گۆڕی و عەبدڕەحمان بەزاز دەورێکی ئیجابی بینی بە حەقەت لە ساڵی لە حەفتەی تەمووزی 1968 دیسانەوە بەعساتۆ سەر حکم بە قیادەی عەبدسەلام ئەحمەد حەسەن بەکر و کۆمەڵ زوباتی کە بەعس توانی ئیسفادەی کرد لە تەجروبەی 63 هەرسا هەرچی قادەی جێش هەبوو هەمووی پاک کردەوە هەموو ینی هەر یەکە بە ئیتیهامێ تۆهمەتێکی کردن کە لەگەڵ ینی بەرە مەدەنیەکە نەعگونجان بەعسیەکان کە مەسەلەن وەکو سەدام حوسێن و ئەمانە هەموویانیان پاک کردەوە هەمویان منافیسیان نەهێشت ڕێکەبەریان نەهێشت بەڵام ئەهمیەتیان دایە دروستکردنی جێشی عێراقی لە کۆمەڵێ گەنجی عەرەبی
پەروەردەکراو بە ڕوحی بەعسیەت و ڕەگەزپەرستیەتی عەرەب. ئێمە کولیە عسکەری ئێمە کاتێککە من ئامر کولیە بووم ساڵی 2005 دوای ئەوەی وەفدێکی ئەمریکی هات وەفدی عێراقیەتن لە باڵا ڕوتبەکانی عێراق ئەوان داوایان کرد لە جەنابی ئیمام جەلال بەڕەحمەت بێکەوە کولیە عسکەری بێتە سەر عێراق. جەنابی ئیمام جەلال وتی مادام ئەوە حەزەکەن ئێمە بۆ ئێمە باشە بەڵێ ئێمە چوونە سەر عێراق و پیستی با پێ بڵێن بە ڕاشکاوی ئەوان ئیسیفادەیان کرد لەو منهەجەی ئێمە منهەجی کولیە عسکەری قەڵاچوالان کە ئیسا پێڵێن کولیە عسکەری دوو بەغا یەکە ئەوێ دووە زاخۆ سێ هەولێر دووە زاخۆ ئێمە سێین لە کولی عسکەری قەڵاچوالان کولی عسکەری سێ لەبەر ئەمە منهەجەکەی ئێمان ئەوامری سابتەمان تەدریسمان و جۆری مەشقمان و جۆری ئەو تەلەبانای شەیەکی دڵخۆشکە زۆربەی ئەو ئەفسەرانەی ئەو خوێندکارانەی کە لە کولی عسکەری بەغابوون لە کاتی ڕوخانی سەددامە خوێندنیان تەواو نەکرد هاتن چوارمان لە قەڵاچوالان خوێندنیان تەواو کرد ئێمە تەخەڕوجمان پێکردن لای خۆمان کە سەدان ئەفسەرن ئیسا ئەفسەرن باڵادەستن لە سوپای عێراقا بە کەفاەتێک و نەزاهەتێکی باشەوە لەبەرەوە دەوری کولی عسکەری ئێمە زۆر باڵا بوو لە عێراقا لە کوردستانە لە شوێنەکانی کەشە و ئەفسەری بەتوانای دروست کرد و هەروەها شادەی بە کەلۆرستیان دارە لە علومی عسکەریە وەکو هەمان شێوازی کولیە عسکەری یەک کولیە عسکەری ڕۆسەمیە. لە کاتی شاڵاوی ڕزگارکردنی عێراق لە ساڵی 2003دا پاش دەرکردنی بڕیاری هەڵوەشانەوەی سوپای عێراق لەلایەن حاکمی سەربازیە و کاتەی عێراق ئەمریکا هەستی بەوە کرد کە کارێکی ئاسان نییە بتوانێت بە تەنها پرۆسەی ئەمنی عێراق بگرێتە ئاستۆ بۆیە بڕیاریدا سوپای عێراق دابمەزرێنێتەوە بە پێکاتە و بە شێوەیەکی جیاواز لەوەی کە پێشتر هەبووە. یەکەکانی پێشمەرگا کارکتەری سەرەکی ناو پرۆسەکە بوون. لە سەرەتادا تەنانەت ئاسایش و ئەمنیەتی پارێزگای بەغدا لە سەدا 80 بەدەستکوردەوە بوو. زۆرێک لە فەرماندە و فیرقەکان و پۆستە گرنگەکان بەدەستکوردەوە بوون وەک سوپاسالاری عێراق، فەرماندەی دەستگای هەواڵگیری و فەرماندەی هێزی ئاسمانی عێراق کورد بوون. بەڵام بەهۆی هەڵەی سیاسی و نەبوونی هیچ ئینتیمایەکی ڕۆحی وەک تاکی کورد بۆ ئەم سوپایە، هەروەها ئەو سوپایە زیاتر ئاڕاستەی خۆی ڕۆمەزەبی و تایەفەگەری گۆڕی و وای کرد کە تا پێش ڕووداوەکان پێکێنانی عەمەلیاتی دیجلە ڕێژەی کورد بوو بە لە سەدا 3 لە ناو وەزارەتی بەرگریدا، لا وەزارەتی ناوخۆشدا بوو بە ڕێژەی لە سەدا 1. ئێستا پاش ڕووداوی مووسڵ ئەو ڕێژەیە زۆر زیاتر کەمی کردووە.